هەر لە واشنگتن دەمێنینەوە بەڕێز دکتۆر بیلال ئەحمەد توێژە لە پەیمانگای واشنگتن لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت لەگەڵی داگفتوگۆکەین سەبارەت باڵشانەکانی تورکیا. دکتۆر سڵاوتان دەبێت تۆم کاتتان باش. سلااو بۆت دکتۆر یەکەم پرسامە ئەو دبە یعنی پرۆسەی هەڵبژارتندا بتایبەتی پارتیا ئەردوان ئاک پارتی وەزیری ناوخۆیی ئاک پارتی سولەیمان سۆیلو تۆمەتێن گران لە ئەمریکا کرنگ و دەستوەردانێ لە پرۆسەی هەڵبژارتنی تورکیا دەکەم دوێ دەربارەی دەگەر نرخاندناتە بگرم کەک بیلال. لە ڕاستیە بەشێک بوو لە با بڵێن حملەی انتخابی ئەردۆغان لە ئەم هەڵبژاردنانە، چونکە لە کۆتاییە ئەم هەڵبژاردنە وای لێ هات کە بووە هەڵبژاردننی هەویە تەرەفی ئەردۆغان و تەرەفی ئاک پارتی وا خۆیان پیشان دەداکەوە تەرەفی بەرامبەریان بریتیە لە کەسێکی عەلەوی لە پشگیری کورد سەرۆکایەتی تورکیا بکە بۆ ئەوەی کە بەم جۆرە خطابە دەنگی تورکی و قەومی زیاتر لە خۆی نزیک بکاتەوە و ئەمە لەلایەک و ئەم خطابە قەومیە ئەگەر تۆ باسی دەستێوەبەردانی دەرەکی بکەیت هەمیشە یادگرتی دەرە بۆیە ڕاز بێ یا بێ لە ئەمریکا ئەسڵ ئەساسی هەبێ یان نەیبێ ئامانجی فکرێکا و بەشێک لە حملەی انتخابی کە بەڵێ ئەمریکا و ئەوروپا دژی ئەردۆغانە. ئەو قسانەی کەوا بایدن لەوانەیە لە کاتی پێشەوەی کابێ بەسەرەوە کردبێتی بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە سعودیا قسەی توندی کردووە، بەڵام لە کۆتاییە کاتێکەوە سەرۆک و دەسەڵات وەرەگرێ و قسەکانی مەسئولیەتی هەیە خطابەکەی جیاوازەوە ینی ڕێی ڕسمی ئەمریکا عیسا باسی کردەوەیە کە تورکیا وڵاتێکە ئەنجامی ناتوانێت تەدەخل لە کاروباری ناوخۆییان ناکەن بەشێوەی ینی ئەمامە حکوومەتە، بەڵام لە ناوخۆی ئەمریکا ئاس و لە چەپ هەندێک کەس و هەندێک حیزب و هەندێک کۆنگرسمان هەیە کە ڕێی خۆیان دەربڕیوە، هەندێک پشتگیری لە کۆچدارەوڵۆ کردووە، هەندێکیش پشتگیریان لە ئەردۆغان. بەڵێ قسە و باز زۆر هەیە لەبارەی ئەوەی کە وترێت کە پێشەوەشی کە دەرکەوێت هەڵبژاری سەرۆکۆمارە چێتە گەڕی دووەمەوە بۆ چوونی زۆربەی چاودێرانی سیاسیەوە بوو کە بچێتە گەڕی دووەمەوە ڕەجەب تەیب ئەردۆغان براوە دەبێت. بۆ چوونی ئەوە چی لەم بارەیەوە ئەوەم بیرکردنەوەی بۆ دروست بووە؟ برنەوەی ئەردۆغان ئێستا لەوایە کە نەیدۆڕان، چونکە زۆربەی ڕاپرسەکەرەوە ئاراستەیە بوون کە لەوانەیە کڵەژدارەوڵ و سەرۆکایەتی بباتەوە، بەڵام ئاکەفە پەرلەمانی لەدەست بمێنێتەوە. ئێستا کە نەیدۆڕاندووە بە دەوریەکە لەلایەکەوە برنەوەیە چونکە وەکو باست کرد لە جاری بۆمە برنەوەی ئاسانترە لەبەرەوەی کە لە دووری یەکەما دەنگەکانی سەرۆکۆ زیاتر بووە و بەشێکی تریشەوەی ئەو ساڵ پێنجی کەوا بۆ ئۆڵان چووە ئەوانیش هەردەنگی ینی ڕاستڕەون وە چ بە ئیتفاق بێ یا بەبێ ئیتفاق لەوەی چێ شێکی زۆری ئەو دەنگانە بۆ ئەردۆغان بووە. ئەمە باڵی سەرکەوتنی ئاکەپە لە پەرلەمان وەقع بوو. مەسەلەی ڕاپرسی یعنی لەلایەکەوە ئەکرد ڕاپرسیەکان هەندێک حاڵەتێ نەیان پێکابێت، هەندێک بجۆرێک وەڵامی دابێتەوە، بەڵام جۆرێکی دەنگ بدات ئەمە یەکێکە لە کێشەکانی ڕاپرسی، بەڵام بیرمان نەچێتەوە ئەم هەڵبژاردنانە ینی ڕاستە ئەردۆغان نەیتوانی بیباتەوە، بەڵام ئەمە یەکەم جاریشەکەوە لە دەوری یەکەما سەرکوێ بێت بکوێتە دەوریەوە کەواتە باستە لەلایەکەوە بۆی کەوا نەیدۆڕاندووە، بەڵام لە هەمان کاتێکشا دۆڕاوە بۆ توانی بە دەوری یەکەم سەرکەوتوێ و کوجارەکە. بۆیە ئەگەر هەمیش بژێدرێتەوە کە تۆقعوا لە دەوری بژێدرێتەوە بێتەوە کە سەرۆکە بەهێزە نابێت یان ساڵی ڕابردوو دەوری یەکەم لی دەرچێت. گەک بیرانها gelek pirsgirêk di navbeyna yani cîhana rojava û sîstema deshilatî ya Erdogan de heye. Ger Erdogan bibe serokkomar carek din. Gora baveriya te ew pirsgirêk zêdetir dibin bi taybetî jî nêzîkahiya yani deshilata Erdogan li gel Moskow. Yani ew alozî navbeyna Washington û Ankara de zêdetir dibin. Tu çawa fikir dikî? لە ڕاستیە ینی ئەردۆغان یا حکوومەتە 20 ساڵە ئەردۆغان لە حکومایە لە تورکیا، بۆیە زۆرێک لە واشنگتن کە وەکوتم مەسەن باسی بایدنم کرد پێش هاتنە ناو کۆشکی سپی دوای هاتنە ناو کۆشکی سپی بەشێکی ینی لە واشنگتنیشە ئەم جۆرە دووڕێیە جیاوازە هەیە، هەندێک
باس لە پەیوەندی استراتیژی نێوان تورکیا و ئەمریکا دەکەن دەڵێن حکومی تاکە کەس لە تورکیا بۆ ئەم پەیوەندیە خراپ بووە نابێ ئەم پەیوەندیە لە تەبیعەتێکی مؤسساتی دەوڵەت بۆ دەوڵەتەوە بگوازرێتەوە بۆ زەوق و مەزاج و ئەولەویات سیاسی و ئیداری تاکە کەسێک کە شەخصی ئەردۆغانە بۆیە بەڵێ کەسان ئاواتەخواز بوون کە گۆڕانکاریەک لە حکومە تورکیا ڕوو بدات. هەندێکی تریش ڕایان وا بوو کە نەخێر ئەردۆغان لە کۆتاییە سیاسیە ڕاستە لەگەڵ رووسیا نزیکە وەنزیکی لەگەڵ رووسیا هەیە لە مەسەلەی سووریا بە تایبەتی بێتەوە هاوکاریان هەیە بەڵام لە هەمان کاتا دارەکی بناوەڕاستەوە گرتووە ئەردۆغان چونکە گەورەترین گورس یاخودێک لە گورزە گەورەکانی کەوا لە سوپای رووسیا دەدرێت لە جەنگی ئۆکرانیا لایەن ئەم درۆنانەیە درۆنی خەیرەکارەوە کەوا یا داوێتە هێزەکانی ئۆکرانیا واتە بەجۆرە لە تۆرەکان ئەردۆغان حاڵەتێکی دروست کردووە کە لەلایەن واشنگتنیش و لەلایەن مۆسکۆیش جۆرێک لە مەقبولیەتی هەیە بەوەی کەوا ئەزانن چی ئەوێ دەزانن چ تەعاملی لەگەڵ بکەن خبرەیەکی 20 ساڵ لەگەڵی هەیە بە چاکو ئەوەی کڵژدار و بەرامبەرەکەی دەبوایە جارێکی دەست پێ بکەنەوە لەگەڵیانە فێر بکەن قڵا بکەن بۆیە ئەوانەی کە دەتوانم بڵێم لە حکوومەتان لێرە کە ئاست زۆر لەوەیچێ لە ڕووی ئەیدۆلۆژی و لە ڕووی مەسلحەیەوە پیان باش بگۆڕانکار دەبێت بەڵام لە ڕووی تاکتیکیەوە وەکو کەمدەئینزیکاڵی تعامل لەگەڵ ئەو پرەواقعەکە ئەو ئابڕیشان لەگەڵ ئەوە تعامل دەکەن کە ئیناسن لە ئەمریکا تا ئاستێک ڕاستە بەڵام لە ناوچەکە شابینیمان کە وڵاتانی وەکو نەتەنها قەتەر کە هاوپەیمانێکی گەورەی تورکیا ئەردۆغانە بەڵکو سعودی و ئیماراتیش بەڕاستی هاوکاری دارایی ئەردۆغان کە لە هەڵبژان نەکاتێتەوە چونکە بەرامبەرەکەی ڕاستە وعدی بە دیموکراتیکردنەوەی جارێکی هەبوو بەڵام پێکبوونکەوە لە جگە بژایەتی ئەردۆغان هیچ جۆرەی لە ئاونێکیان نەبوو هەوێنێکیان نەبوو پێکبوونیان بەسەرەوە بەڵام بەرحاڵیسەوە بۆتە واقع و تەعامل لەگەڵ ئەم واقعە ئەکرێت ئەمە تقریبا ئاراستەکەیە بەڵام داهاتووی تورکیا و تەوەجوهی تورکیا لە 5 ساڵی داهاتووە ئەمە لەوانەیە جێی هەڕەشە بێت چونکە 25 ساڵ لە حکم هەر کەسێک لە دەوڵەتێکا گەڕانەوە بۆ چاکسازی تایە بەڕاستی ڕاحەتە بێت ئەمە هەڕەشە استراتیژیەکەیە بۆی تاکتیکیە حساباتێکە ڕووی استراتیژیە و حساباتی بەڵێ دکتۆر قسە و باسی زۆر هەبوو لەسەرەوەی ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی تورکیا جیاوازە لە هەڵبژاردنەکانی تری و کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاتر چاویان لەسەرێتی بە تایبەت وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هۆکار چییە؟ هۆکارەوەیە کە تورکیا وەکو ئەندامێکی ناتۆ بەڕاستی زۆر جێی احتیمال چ لە ڕووی دیموکراسی بوونی وڵاتەکە خۆی مەسەلەی حکمیانی سەوە ئەتاتورکی داوەتەوە زۆر لە تەجێژی حکومیان لە تورکیا بەڕاستی جێپەنجەی بەسەر دەستداکان و موەسسەسەکانە دیارە ئەمە قەلەقێکی بۆ با بڵێن هاوپەیمانەکانی تورکیا بەتایبەتی لە ناتۆ دروست کردووە ئەمە لەلایەک مەسەلەی داوانکردنی ناتۆ تایەکێک لە وڵاتانەی کە کێشەی بۆ ئەم بابەتە بەتایبەتی کە ناتۆ دەیەوێت زیاتر بەرامبەر بە رووسیا ڕابوەستێ و ئەمە بۆ ئەمریکا بەتایبەتی گرنگە چونکە بەرەو مەرحەلەی لە جەنگی سارد و لە جەنگی تیرۆرەوە ئێمە خۆمان خەریکە دەچینە و قەناغێکی تازە لە پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەویش بەرەنگاربوونەوەی زیاتەکانە تورکیا تا ئێستش خۆی یەکلایی نەکردەوە ئاماژە پێکرد لە وەڵامی پرسیارێکی پێشترکە یعنی نانوپیازێکی لەگەڵ رووسیاشا هێشتۆتەوە بەڵام پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکاشا تێک نەداوە لەلایەکەوە بەڵێ 16 لەگەڵ ئەمریکای قارابانە بەڵام لە هەمان کاتاچێ سیستەمی دژە تیارەی داری 400 رووسیش بە هەمان شێوە ئەکڵێت خۆی جۆرێک لە خوربشت بۆ خۆی ساز کردووە کە ئەمە لەلایەکەوە بای ئەوە قەلەقی دروستەکات کە تۆ بترسی لە داهاتی پەیوەندیەکە بەڵام پەیوەندیەکەی هێشتا هەرماوە تێک نەچێت شێوازێکەوە وڵاتان ببێتە بەشێک لە سیاسەتیان کەوا بیانەوێت بە حسابێک ئەم سەرۆکە بڕواایە تەدەخل بکەن لە کارێکی گەورەی بۆ هەڵبژاردنەکانە ئەمانەژێت تورکیاش وڵاتێکی وەکو ینی ئاسان نییە تۆ بێ لە هەڵبژاردنەکانیان تەدەخل بکەی مەسەلەی هەڵبژاردن لە تورکیا ئێستش ئەمە سەتەمین ساڵیانە سەیرەکەی ژەی بەشداربووان هەمیشە هەشتا زیاترەوە نۆقەکانەکات گزیک هەڵبژاردنەکانە بۆ ئاسانی نییە بەڵام بەبەتە ئەردۆغان 20 ساڵ لە حکومایە
ئیعلاما دەسەڵات ئەمان هەموو و هەندێک لە هەڵەکانی بەرامبەرەکانشی خۆستەوە توان اثباتی بکە کە سەرەڕای ئەم ئەوەی کە قرار وابوو ڕاپرسیەکان کە لەوانەیە بدۆڕێ جارێکی تر ڕاستە برنەوەکی ئەو سەرکەوتنە گەشتیەکەوە 5 ساڵی بوو بەڵام تا هەر سەرکەوتن و لەوانەیە لە گەشە جارێکی تر بۆ 5 ساڵی تر سەرۆکایەتی بۆ نوێ بوو. بەڵێ سپاس بۆتە دکتۆر بیلال ئەحمەد وەهاب لێکولەر پەیمانگەها واشنگتن ji واشنگتن لەگەڵمە. سپاس بۆ شرۆڤەکانتان دکتۆر.